چی دەبێت ئەگەر هەر ڕووبارێک کە پیسی بکەیت برینێک بخاتە سەرجەستەی خوددا. لە شۆنێک لە مەڵبەندی نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستان لە دوندی چیاکانی زاگرۆس یەکێک لە کۆنترین و کەم ناسراوترین پێکاتە ئاینەکانی جیهان دەژین کە خۆیان بە یارسان یا ئەهلی حەق یاخود کاکەیی بەناو دەکەن. بە پێی خەمڵانەکان 2 بۆ 3 میلیۆن کەسن، زۆربەیان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە پارێزگای کرماشان و ژمارەیەکی بەرچاویش لە باشووری کوردستان لە پارێزگا جیاجیاکاندا دەژین. یارسانیەکان بۆ ماوەی چەندین سەدەیە لەژێر ستەمی ئازار و سڕینەوەدان، بەگشتی لە سیاسەتی فەرمی وڵاتانی سەردەستی کوردستاندا دەرفەتیان پێنەدراوە. نەریتی یارسانی پتر زارەکیە، لێرەدا نە کتێبێکی پیرۆزی ناوەندی و نە هیچ پلەبەندیەک لە شێوەی کلیسا لە ئارادا نییە. زانیاریە پیرۆزەکان لە ڕێگای هەزاران شێعردا پارێزراون و دەگوازرێنەوە کە پێیان دەوترێت کەڵام یاخود گوتارە ئیلاهیەکان. ئەمانە لە ڕێگای نەوەکانەوە بەزارەکی دەگوازرێنەوە، کەواتە ئەم ئاینە لە ڕێگای یادەوەریەوە هەناسە دەدات و زیاتر لە 1000 ساڵە کە بەبێ دەستکاری وەک خۆی درێژەی بەژیان داوە. ئاینی یارسانی لە سەدەی 14هەمی زاینیدا لەلایەن سوڵتان سەحاکەوە لە ناوچە شاخاویەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پەرەی پێدراوە، بەڵام ڕەگ و ڕیشەی کۆنترە. توێژەران ئاینی یارسانی بۆ ئاینی کۆنی میزۆپۆتامیا، شامانیزمی کوردی و نەریتی زەردەشتی دەگەڕێنەوە. یارسانی باوەڕی بە دۆنادۆن یاخود کۆچی ڕۆحەکانە لە نێوان بڕگەکانی ژیاندا، واتە سیستەمێکی گەردوونی کە ڕوحی مرۆڤ بە هێواشی لە ڕێگای بەجەستەبوونەوە بۆ چەندین جار بەرز دەبێتەوە. ئەمە ئاینێک نییە لە پەراوێزی مێژوودا، بەڵکو خودی مێژووە کە خراوەتە ناو ئاواز و گۆرانیەوە. با باسی فەلسەفەی ژینگەیی لە ئاینی یارسانیدا بکەین. لە ناو دڵی گەردوونناسی یارسانیدا چەمکێک هەیە کە هەموو شتێک دەگۆڕێت سەبارەت بەوەی کە چۆن جیهانی سروشتی دەبیندرێت. لێرەدا جیهان پاشخانێک نییە بۆ ژیانی مرۆڤ، کەرستەیەکی خاو نییە، سامان نییە، بەڵکو ئاوێنەی حەقە، ئاوێنەی حەقیقەتی ئیلاهیە. دەقی پیرۆزی یارسانی دەڵێت زیانگەیاندن بە ئاوێنە ڕێگریە لە تیشکدانەوەی. بیر لەوە بکەوە کە ئەمە بە چ واتایەکە. هەر کردارێکی تێکدانی ژینگە، بۆ نمونە پیسکردنی ڕووبارێک، سووتانی دارستانێک، ژەهراویکردنی سەرچاوەیەکی ئاو، ئەمانە تەنیا زیانێکی ژینگەیی نین، بەڵکو پچڕانێکی خودایین، برینێکن لەسەر ڕوخساری خودادا. و بەڵام باوەڕی دۆنادۆن یاخود گواستنەوەی ڕۆح، لە باوەری یارسانیدا ڕۆح لە نێوان ژیانەکاندا جوڵە دەکات، لە مرۆڤەوە بۆ مرۆڤ، خول لە دوای خول. تەنانەت هێندێک نەریتی زارەکی هەڵوێستێکی توندڕەوتریان هەیە و دەپرسن ئایا ڕۆح لە چوارچێوەی مرۆڤدا دەمێنێتەوە یاخود سنووری مرۆڤیش تێدەپەڕێنێت. چی دەبێت ئەگەر ئەم ئاژەڵانەی کە لەم بنارەدا دەلەوەڕێن ڕۆحی کەسێکیان هەڵگرپێت کە ئەوینداری ئەم نیشتمانە بوو بێت؟ چی دەبێ ئەگەر ئەو دارەی کە ئەمڕۆ دەیبڕیتەوە جەستەی داهاتووی تۆی داڵدەدا بێت؟ ئەم چیرۆکە بەردەوامە،
پرسیارەکە ناگۆڕێت بگرە قوڵتر دەبێتەوە ئەگەر جیهان ئاوێنەی خودایە و ئەم ئاوێنەیە درزی تێبکەوێت چه ئەنجامێکی لێ دەکەوێتەوە. لە جەمخانەکانی یارسانیدا چراغەکان هەرگیز ناکوژێنەوە. چراغ یا چرای ڕۆنی پیرۆز تەنیا بۆ ڕازاندنەوە نییە، ئەمە بەیاننامەیەکی ئیلاهیە، ڕووناکی حەقە کە لە هەموو زیندەوەرێکدا ئامادەیە. هەموو بوونەوەرێک، هەموو ئێکۆسیستەمێک، هەموو کانیەکی شاخ. وشەی یارسانی بۆ کوژاندنەوەی ئەم ڕووناکیە خامۆشیە. کاتێک زانایانی بایۆلۆژی باس لە لەناوچوونی جۆرەکانی زیندەوەر دەکەن، زمانێکی زانستی بەکاردێنن. بەم شێوەیە زاراوەی لە دەستدانی فرەچەشنی زیندەوەران، واتە داڕمانی ئێکۆلۆژیک. بەڵام یارسانیەکان وشەیەکی جیاوازیان هەیە، خامۆشی یاخود ڕێگری لە ئامادەبوونی خوددا. ئەو لە ڕێوڕسمی یارسانیدا پێگەیەکی پیرۆزی هەیە، کانیا و ڕووبار و باران کە بەهاو ئاسایی نین، بەڵکو ئاماژەن بۆ ئامادەبوونی خوددا. بۆیە پیسکردنی ئاو هەر بە تەنیا ئازارێک نییە، بگرە بێڕێزیکردنە بە خوددا. و هەر ئەوەیە کە ئەخلاقی ژینگەیی یارسانی لە زۆربەی چوارچێوە مۆدێرنەکان جیا دەکاتەوە. ئەم ئەخلاقە تەنیا پەیوەندی بە دەرەنجامەکان و بەردەوامیەوە نییە بۆ نەوەکانی داهاتووی مرۆڤ، بەڵکو پەیوەندی بەوەوە هەیە کە جیهان چییە. ئەگەر جیهان پیرۆز بێت و ئاوێنەیەکی زیندوی خودایی بێت، کەواتە پاراستنی بە تەنیا سیاسەت و کارجێڕی نییە، بگرە جۆرێکە لە نزاکردن. زنجیرە چیاکانی زاگرۆس واتە زێدی یارسان لەسەر یەکێک لە پێکاتە جیۆلۆجیکە دەوڵەمەندەکانی نەوت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵکەوتووە. ئەو خاکەی کە لاهوودگەرایی یارسانی پێی دەڵێت ئاوێنەی پیرۆزی خودایی، بەڵام لەم سەردەمەدا خەریکە لە پێوەرێکی پیشەسازیدا هەڵدەکۆڵدرێت و دەسووتێندرێت. ئەو کۆمەڵگەیەی کە یەکێک لە ئالۆسترین فەلسەفە ئێکۆلۆژیەکانی جیهانی پەرە پێداوە، لە ئێستادا هیچ پێگەیەکی یاسایی نییە بۆ پاراستنی ئەو سروشتەی کە فەلسەفەکەی لەوێوە سەری هەڵداوە. بۆیە دەگەڕێینەوە سەر ئەو پرسیارەی کە لە سەرەتادا پاسمان کرد، نەک وەک مێژوو، بەڵکو وەکو قەیرانێک کە ئێستا ڕوودەدات. کۆمەڵگای یارسانی لە دیاسپۆرا خەریکە ئەم فەلسەفەیە بۆ شارەکانی ئەوروپاش دەگوازێتەوە. لە ماڵەکانیان لە هامبۆرگ و ستۆکۆڵمدا چراغ دادەگیرسێنن. ڕێوەڕەسمی دۆنادۆن بە دووری چەند هەزار کیلۆمتر لە زاگرۆسەوە ئەنجام دەدەن. یارسانیەکان هێندێک پرسیار ئاراستە دەکەن کە فەیلسوفەکانی ژینگە لە زاکۆکاندا وا تازە دەیخەنە ڕوو. بۆ نمونە، ئاخۆ قەیرانی ژینگە تەنیا کێشەیەکی تەکنیکیە یاخود کەم و کوڕیە لە تێگەیشتندا، واتە بێتوانایەکی بە کۆمەڵە لە بینینی جیهان وەک بابەتێکی جگە لەسەر چاوە. یارسانیەکان هەزاران ساڵە ئەم پرسیارە دەکەن کەچی ئێمە ئێستا ڕوبەڕووی ئەو پرسیارە بووینەتەوە.